سڵاوتان لێبێ. بڕیارە نەوشیروان مستەفا رەخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ئەمڕۆ پەیامێک ئاراستەی هاوڵاتیانی کوردستان بکات. ئەنجومەنی باڵای هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕان لە ڕاگەنداوێکدا ڕایگەیاند بە مەبەستی سەرخستنی لیستەکەیان ئەمڕۆ ئاهەنگێک لە بەردەم مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان لە سلێمانی ساز دەکەن. هەروە ڕایگەاندووە لەو ئاهەنگەدا نەوشیروان مستەفا رەخەری گشتی بزوتنەوەی گۆڕان پەیامێک ئاراستەی هاونیشتیمانیانی کوردستان دەکات. بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی ڕایگەیاند لە سبەینێ چوارشەممەوە لە قوتابخانەکان بچووی فەرمیە. نەجمەدین عەلی بە NRT ڕاگەیاند بەهۆی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە لە ڕۆژی چوارشەممە 18 ئەیلولەوە لە قوتابخانەکان بچووی فەرمیە تا ڕۆژی 23 ئەیلول. هەروە وتی ئەو پشووە تەنها قوتابخانەکان دەگرێتەوە ڕۆژی 23 ئەیلول دەوامی فەرمی دەست پێ دەکاتەوە. کاتژمێرێکی شەوی ڕابردوو بەهۆی خێرا لێخوڕینەوە سێ گەنج لە سلێمانی گیانیان لەدەستدا و یەکێکی تریش بریندار بوو. نەقیب سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسی سلێمانی لەبارەی ڕووداوەکەوە بە NRT ڕاگەیاند کاتژمێرێکی شەوی ڕابردوو چوار گەنج کە ئۆتۆمبیلێکی جۆری لۆمینایان پێبووە و لە شەقامی سالمەوە بەرەو شەقامی مەولەوی ڕۆیشتون. بەهۆی توێژڕەویەوە ئۆتۆمبیلەکە لە دەستی شۆفێرەکەی وەرگرتووە و بە توندی خۆی کێشاوە بە دیواری سەرەتایی شەقامی مەولەویدا. لە لایەکی ترەوە شەوی ڕابردوو بەهۆی ڕووداوێکی هاتشۆوە لەسەر ڕێگەی کەلار کفری چوار کەس گیانیان لەدەستدا و 8 کەسی تریش بریندار بوون. پەیامێری NRT لە شوێنی ڕووداوەکەوە ڕایگەیاند لە ئەنجامی پێکدادانی دوو ئۆتۆمبیل و دوو ماتۆرسکیل لەسەر ڕێگەی کەلار کفری لە نزیک ناحەی سەرقەڵا دوو منداڵی یەک خێزان و هەردوو شۆفێری ئۆتۆمبیلەکانیش گیانیان لەدەستداوە. سەرچاوەیەک لە کۆمپانیای نەوتی باکوور ئاشکرای کرد بەهۆی تەقاندنەوەی بۆری گواستنەوەی نەوتی ناو لە پارێزگای نینەوە ئەمڕۆ جارێکی تر گواستنەوەی نەوتی کەڵگەکانی کەرکووک بۆ بەندەری جیهانی تورکیا ڕاگیرایەوە. سەرچاوەکە بە سۆمەریە نیوزی ڕاگەیاند کە دروتیمە تەکنیکیەکان لە ماوەی 48 کاتژمێری داهاتوودا کار لە سەرچاکردنەوەی زیانەکانی بۆرێنەوتەکە دەکەن کە بەهۆی هێرشێکی چەکداریە لە ناوچەی شوورەی پارێزگای نینەوە تەقێنراوەتەوە. سەرچاوەکە جەختی کرد تەقینەوەکە کاریگەری بۆ سەر پرۆسەی فرۆشتنی نەوت نەبووە چونکە قەبارەیەکی زۆری نەوتی ئەمبارکراو لە بەندەری جیهانی تورکیا ئەمبار کراوە و ڕۆژانە لێی دەفرۆشرێت. حەسەن ڕۆحانی سەرۆکی ئێران داوا لە دامەزراوەی سوپای پاسدارانی وڵاتەکەی دەکات دەست وەرنەداتە کاروباری سیاسی وڵاتەوە. لە وتارێکی وریاییدا لە بەردەم ئەنجومەن و سەرکردەکانی سوپای پاسداران ڕۆحانی داوای لە دامەزراوە سەربازیەکەی وڵات کرد خۆیان بە دوور بگرن لە پرسە سیاسیەکانی وڵات و دەست وەرنەدەنە کاروباری سیاسی ناوخۆ و دەرەکی ئێرانەوە. شاد و بەختەوەر بن.